ناوم شەو بە ڕەوفە تەمەنم 63 باسی دایکمەکەم ژیاننامەی دایکم دایکم پارتی بووە ڕێکخراوە بووە لەگەڵ کاک محێدی نابووە لەگەڵ چەند کەسێکی کا پیا عەلی ئاسنگەر کاک مەولوو دایکم لە ساڵی 70 چۆتە ئیشەوانێ گوڵەباخ کەریم یارە لە هەفتاکانە دەستی کردووە بە پەیوەندی کردووە بە ئیشی پارتایەتیەوانێ تەنزیمی ناوشار بووە لەگەڵ کاک محێدی نابووە لەگەڵ سەبری خان نابووە لەگەڵ بەدی خان نابووە لەگەڵ عەلی ئاسنگەرا بووە 50-60 کەسی لەبەر دەستا بۆ ئافرەت ئەتر هەر ڕێکخراوی ناوشار بوو ئیشی کردووە و هاتووە ڕۆیوە وڵا چالاکی نەبەخوا چالاکی چیم لە بیرمابێ نەوەڵام من مناڵم ئەو کاتە ئەتر لەگەڵ کاک محێدی هاتوو لە ماڵ خۆمان کۆبوونەوەی کردووە و دانیشتون و باسی شتیان کردووە و با قاقەز و شتی بردووە بۆ خەڵق و دەسڕی بردووە بۆ سەرەوانێ بۆ لای لە بەرزانەوانێ و هین ئەم بەرزانەوانێ هەرچێ بۆ کاک محێدی پێوتە بۆی کردووە هاتوچۆی کردووە لەگەڵ یاو جا ئەیشی بۆ ماڵان کردووە ڕێکخراوی خەریکی ماڵان بووە کەس ماڵێکە دەست کرد بووە نەهامەت بووە یارمەتیاوە بە چۆ بە هەنیوتەوە کاک محێدی تۆ بە ڕێکخراوەکەی خۆی وتووە لە ڕێکخراوەکەی خۆی یارمەتیان کۆ کردوێتەوە بۆی بردون و بۆ ماڵە شەهید بۆ ماڵە فەقیر ئەتە هەر خەریک بووە ئەمە کار لە سلێمانی بوو دایکم لە مەعمەل ئیشێکەوتی تەنزیمی گوتی هەستنی ئێوە بڕۆن لە بردینی بۆ وڵاغڵوی داینان لەگەڵ ماڵی خوشکێکمە تی بەر قاچم بەرە من ناتوان من شت بە دوامەوەیەوە من قەبزم دەرەچێت و دەرچۆ و باسمەکەن و لەم لاو لەو لاوە هەستەکەم لە دوامەوە تاقیبات مەکەن و ئەمانە و ئەتەوە خوشکە لەیلا عیدام کرا بەخوا دایکی منیشیان بگیتا عینی خوشکە لەیلا عیدامیانە کرد و پارچەی ساقیان بەقەد هینێگە هێشتەوە بە ئێمەش نەوەڵا شکر نەگیرە خاڵەکەم نەیهێش باش بوو لە ماڵی خاڵم وتر مام و خاڵ و هەمووتیان ناوبانگ هەیە و هەوا هەستەکەین خەڵقیەت و ئەڕوا بە بەردەرگاکەمانە و ئەمانە ئەتوتی ئەی چی بکەم براکەم تی بۆ هەستە بڕۆ دەرەوانێ بگیرێ بەخوا پارچەی ساغ دەرناچێتەوانێ وڵاتە ئەوە بوو هاو دەریان کرد هانیان بۆ وەڵاغڵوو بۆ کاریزە کونەماسی لە کاریزە کونەماسی هانیان بۆ وەڵاغڵوو ئەتە باش شکر دەربازی بوو کە لە قەبزەکەی دەرچوو بوو فریای کەوتن لە مەعمەل بۆخوا ژنێک هاتووتمی گوڵە باق بڕۆ هەستە بڕۆ بەخوا هەستەکەم زەلامێک لە دواتەوەیە دێت و ئەڕوا بە دواتەوەیە 2 ڕۆژە 3 ڕۆژە تاقیب دەکا دایکشتی وڵا خێرە بنووسێتەوە بنووسەوە بە مەحلوازی لە مەحمەلەکەی هانی لە ماڵی خاڵم دانیشت بوو تر خاڵمتی گوڵە گیان هەستە بڕۆ من لێرە چی لێ بکەم بگیرێ سونعە مەشکێت هەستە بڕۆ توێش بۆ خۆ بچۆ لای مناڵەکانی دانیشە و مناڵەکان و تومێتەکە و لەوەیە هەستە توش بچۆ خۆ لەگەڵ ئەوانە دابنیشە وڵات بوو لە ئێران تەقریبەن ساڵێک لێ بووین هەرە وڵا تر هاتینەوانێ بە سلێمانی وڵات هەر بەخوا بە ئاواتی پارتێەوە مرد هەر بەگوت خواگەمردم بە مەسیرە بمبەن و تخوا بە عەلەمی زەر بمبەن و با نەفەوتێم و با بڵێن ئەمەش لە پارتێکەکەی و با بڵێن ئەمە وایە و وڵا خۆشم هەر وەکو دایکم ماڵدم 63 کە چام کردوانی و دەزانین دایکم هەر پارتی خۆشێت و لە ناو پارتیا باوکم و برام و خوشکم و ماڵە خەزورانم و هەمیش خۆم ڕێبازەکەی ئەوم گرتووە هەر خۆشم تەنزیمی بووم لە ناو شارە لە ئەمەخەمەی سەرەوە بووم ڕێکخراوی سەرەوە بووم ئەتر خۆشم دەستم بە ئیش کردووە دە کەسم لەبەر دەستا بووە و تی ساوەکو شتێ ناتوانم پەکم کەوتۆ مێردەکەم مردووە مناڵەکانم مردن ناتوانم هاتو چۆ بکەم و بیام و بڕم خۆم هەر خەت پەیوەندیان پێوە ئەکەم پێم لێ نەبڕین ئەوان پێیان لێ نەبڕین خوا هەڵناگرێ بۆ تەعزیەکەی باوکیان هەر هەستەریان لێ یاوین هەر هاتوون ئەتر دەست خۆشیان لێ یەکەم و ماڵیان ئاوا بێت ئەتر بڵێم چی وەڵای نازانم خۆشم حەزم ئێستاش هەر حەزم لێتی وەرزەتر ناتوانم بەهۆی فەقەراتی پشتمەوەیە ناتوانم زۆر چووی ناوچەو لە بکەم
ئەینا حەزم لێتی وەڵا حەزەکەم هەر سەرکەوتوم بوون و هەر ئاڵایان بشاکێتەوانێ و بەرز بنەوانێ و سەر بەرز بێت کاک مەسعود و کاک نێچیر و لەخوا داواکەم چەندە تەمەنی هەیە 6 ئەوەنێکە تەمەنی بچێتە سەری ئەمەوێ باسێکی ئەم برایان بکەم مالیدی 63ە کە تەنزیمی بووە لە ناو شارە بووە ئەتر حەزی لە وەکو دایکم وەکو کە سوگارەکەم هەر حەزی لە تەنزیمی پارتی بووە خەریک بووە لەگەڵیانە لە ناو شارە ئیشیان بۆ کردوون ئەتە گرتیان وەڵا ئەتر سوازان 3 ساڵ دوای دایکم ئیشیان گرت دایکم ئاگای لێ نەبوو کە گرتیان ڕەوانە بوو بە پێشمەرگە چوو بۆ هەڵەبجە کە بوو بە پێشمەرگە چوو بۆ هەڵەبجە کەوتە شوێن پارتی هەتا پارتی چۆتەوە بۆ هەولێر هاتنەوە ڕۆشتنەوانێ ئیتر براکەم لەگەڵیانە چۆتەوە هەولێر لە هەولێر دانیشتن لە دەوام هاتەوانێ دەستیا لە کارە باوانی کارباکە گرتی بۆ وەساقی کە سوکاری تۆ برام مناڵ بوو تەمەنی مناڵ بوو تر ڕابکردن بوو 5 مناڵ 6 مناڵی بەجێژ لە دوای خۆیان کاربا گرتی لە هەولێر و ئەتر مناڵەکانی هاتنەوە لە سەر سلێمانی دانیشتوون و هانیمانەوانم نەکردنەوەی گەنج بوو تان بابێتەوە سلێمانی دانیشێت سەر لێرە دانیشتمانە لە ئازادیەوە ئەتر بەخوا دڵسۆز بوو تەنزیم بوو تەلەبە بوو هەموو شتێکی ئەکرد یعنی لە پێناوی پارتیە بەخوا 40 شەو گیرە ئاگامە لێ نەبوو بە سەر و شوێن بوو ئەتر ڕۆحی شاد بێت خۆشبێخۆم برانم لێ قوربانم چ بکەین نازانم خوا دەسەڵات نێیت مردن لە ڕێی هەمومانە بەخوا منی پارتی خۆشەویست خۆ ئاگای لەگەڵ دکتۆرا بوو دکتۆر ئازاتە دانێ نابانگی ویستی بێت لەگەڵ دکتۆر ئازادا بخوا ئاگای لە برای سەروانێ هەموو هاتنەوانێت یەکتریان خوشک و برا و کە سوکاری یەکتریان بینی ئێمە کە ئەمانە دیکە وەختی خرامان کرد ئۆی وەڵا هەم ڕێیان کرد ڕۆشتون لە هەولێر دانیشتۆتەوانێ نەماندی هەربێتەوە منە بەحنی بەدڵ سۆزانت ئیشەکەی گرتی بۆ دڵ ئەمە ڕێبازەکەی خۆشەویست و بەخواستە کوڕێکی هێ دامای هەیە هەر لە ڕێ باکیەوەتی خۆ ئاگایە چیش بۆ نەئەبێ پارتی و ڕاکە ئەڕوات دەستەکات ئەڵێ لە باتی باوکم نەمردۆ من لە جێی باوکمدا ئەنیشم ئەمی شاکەم ڕشتم خۆ ئاگای لێ هەر هەموو هیچمان نەمانەزانی باسی یەکێکم بەس ئیز لە پارتی بەخوا 40 دانە شەوی ڕەبەق باوکمان گرت 40 دانە شەو کەس نەیزانی لە کوێنێ جا تاکنێ بەریانە تووشی نەخۆشی بوو ئەو بۆ کەوتە سەر جێگا باوکم مردوو هەر بەو ئازار و بەو لیانەوانە کوشتیان و هانیانەوانێت باوکم لەسەر جێ مردوو ئەوەی بەرزانیە ئێمە بنەماڵی بەرزانین و خۆشمەوێت و لە دڵمایە بەخوا براکەم مرد ناو پارتیان مردە پارتی بۆی کفر و دفن کردووی هەمدوو سەنا بۆ خوا لێی بەسیار بێ قوربانی بخوا بە